دووبارە دڵگەشت بوومەوە کە قەدەری شەوێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزانمان لەگەڵ ئێوە بێت. مژاری ئەم شەومان باسی تێکەڵاوی نێر و مێ لە هەم لە کۆمەڵگەی کوردیە هەم لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە. قسەکە ئەوەیە ئێمە هەر لەم بەرنامەیە لە بەرنامەکانی ڕابردووە و لە بەرنامەکانی ئایندەشە زۆر باسی یەکسانیەکەین، زۆر باسی یەکسانی ژن و پیاوەکەین و زۆر باسی بەستنەوە و گرەیانی دین بە ئێستاوە ئەکەین. زۆر باسی ئەوەمان کردووە و ئەکەین کە ئەوەنە هەزار ساڵ پێش ئێستا کاتێک کە فتوایە گیراوە مەرج نییە بۆ ئێستا ئیش بکات و تا دوایی. بابەتەکە ئەوەیە سەرەکەی بە چێشخانەیەکی پێنجەستێرە نووسراوە جێگای تایبەت بە خێزان. لەگەڵ ڕێزمە کولانەیەکی بچووکی دروست کردووە 4 مێزی تایە. خۆ ئەگەر دوو خانمیش بە زگورتێتی بچن بۆ چێشخانەیە بێ بچنەوە شوێنە. قسەکە و پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر قەرار بێت تێکەڵاوی ڕێپێدراو نەبێ یا حرام بێ یان باش نەبێ، ئەی بۆ لە مەکەی پیرۆز لە هەستیارترین شوێنی موسڵمانان کاتێکە فەریزەی حەج جێبەجێیەکرێ موسڵمانان بە تێکەڵاوی ئەو سروتە ئاینیە جێبەجێیەکەن. لە تۆ دەست پێ بکەم مامۆسا خزمەت لەمنە و قسەت چیە لەسەری؟ لە ئیسلامە بابەتی تێکەڵکردنی ژن و پیاوی کێکە لەو بابەتانەی کە گرنگی زانەکان گرنگیان پێدا و باسییان کردو لە ئەحادیثی پێغەمبەریش صلی الله عليه وسلم هاتووە. تێکەڵی کردن خوای گەورە مێهرەبان سنووری داناوە بۆ ژن چۆنە چێتە دەرەوە. یعنی خوا لە قورئانە باسەکە ئەفەرمێ ولا یبدین زینەتەهن إلا ما ظهر منها. یعنی با زینەی خۆیان دەرنەکەن إلا ئەوەی کەوا دەرەکەوێت. بەخلاف لەبین زانەکان جمهوری زانەکان لەسەرەوە ما ظهر منها یعنی دەموچاو و دەستیان. هەر ئافرەتێک لەم حاڵەتەیە بوو کە دەموچاو و دەستی دیار بێ، جایزە بۆی بچێتە بازاڕ، جایزە بۆی کڕن و فرۆشتن بکە، جایزە بۆی میوانەکانی خزمەت بکە، وەکو لە جەنگی خەندەقە ئەو سەحابەی کە بانگی پێغەمبەری کرد سەڵات و سەلامی خوا لەسەر بێ لەگەڵ سەحابەکانە ئەڵێ وەڵڵاهی تەنها خێزانەکەی خزمەتمانی کرد و هاتە دەممانەوە. ژن هەبووە لە بازاڕ شتی کڕیوە، ژن هەبووە لە بازاڕە معاملەی کردووە چۆتە بازاڕ شتی سندووە. یعنی مادەم ئەم ڕێگە شەریعەکانی حیجابی گرتی بێتە بەر چوونە بازاڕ و هەموو جۆرە معاملەکانی جائیزە و هیچ کێشەی تیانە. ئەم بابەتە واضحە و یعنی حتا لە ڕۆژی ئوحودا ئەنەسی کوڕی مالکە گێڕێتەوە فەرمێ دایکە عایشە ئوم سولەیم چون ئاویانە هێنا قۆڵیان هەڵکرد بوو ئاویانە هێنا بۆ سەحابیەکان قۆڵیان هەڵکرد بووە ئەڵێ حتا قۆڵیان دیار بەڵێ قۆڵیان دیار بووە. مەبەستم لەوەیە کە شێوازی سەحابە و بڕۆ سەر سیرەی پێغەمبەر کە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ ئەوەی کە باسم کرد بوخاری ڕیوایەتێکە لە صەحیحە. شێوازی معاملەکردنی سەحابە و بە تایبەتی مەسەل لە جەنگەکانە ئوم عەتیە ئەڵێ لە 7 غەزوەی پێغەمبەر سەڵات و سەلامی خوا لەسەر بێ بەشداریم کرد. ئێمە ژنەکان ئەچوین کاتێ پیا و زامارە بۆ چوون پیاوەکانمان تەداویە کرد. یعنی ئەمە شتێکە بابەتی تێکەڵبوون لە سنووری شەرعە لە سنوورێکە کەوا هیچ زیانێکی تیانە بێ. مەسەلەن ژنێک کە چێ لە شوێنێکە نانەخوا داپۆشراوە هیچ کێشەی تیانە، ئەمە هیچ مانعێکی شەرعی تیانە ئەگەر بێت لە جێگایەکە دانیشن یان میوانێکی خێراتنیەکە. هەنێ توندڕەوی لەم بابەوە بڵاوە بێتەوە. مەسەلەن بۆ نمونە هەیە حاڵەت هەیە مەسەل زەلاماتەوە بە من و تێتی و تێتی من هەتاکو ئیسە برام هەیە نەژنەکەیم بینوێنە مناڵی ئەناسم نهات و چۆمەکە. ئەمە شێوازێکە یعنی کاتێک یعنی بە هۆکاری تێکەڵ نەبوون بۆ ئەوەی تێکەڵ نەبێ ئەڵێ من ئیسە برا هەیە براژنەکەی ناناسێ لە ژیانیە بە هیچ جۆرە معاملەی لەگەڵا نەکردووە بە صیفەتی ئەوەی کەوا اختیلات جایز نییە و کۆمەڵە فتوا نەقڵەکرێ لەم بابەت. ئەمانە توندڕەویە لە دینە یعنی هیچ بەڵگەیەکمان نییە لەسەر ئەوە هاتوچۆ لە بەنی خزمەکان هەبووە. ئەوەی خوای گەورە مێهرەبان داوای کردووە لە ژن داپۆشینی شەرعی خۆیەتی بۆ ئەوەی بە شێوەیەک بێت کەوا تووشی فیتنە نەبێ لەگەڵ کەسی بەرامبەرە، اختیلاتەکە تەنیابوونەوە نەبێ لە شوێنێکە کە جێی گومان بێت کە جێ ئەوە بێت تووشی تاوان بێن کە جێ ئەوە بوون قسەی خراپ بگۆڕنەوە بە یەکەوە غێری ئەوە ئیتر. بەڵام لە چێشخانەیەکە کولانەیەک نووسراوەجی تایبەت بۆ خێزانە لە خۆ جۆرێک هەنێ جارێ بۆ شەرم ئەگەر لە بابەتی شەرعی بێت ئەو مەوزوعی جێی تایبەت بۆ خێزانە کاک دەرون
پەیوەندی بە فتوای مەلاوە نییە مەلاش فتوایاندا من خۆم مەلای مزگەوتم و ژنی خۆمە بە مەطعام و نایەمە جێ خێزانیش و داشتنیشوین لەگەڵیان ناگەڵ خێزانەکەم نقابەکەشی لا ئەدات و لە شوێنی گشتی شایە بابەتەکە ڕەبتی بە فتوانیە بابەتە ڕەبتی ئەگەڕێتەوە بە کللتوری هەندێک ئافرەت هەیە لە ڕوونیان لە بەردەمی خەڵکاشت بخوا هەندێک جارەوەی پیاویش حەز ناکات مەرجنی ئیلا بابەتەکە ڕەبتی بە بابەتی دینەوە بێ ئەگەڕێتەوە بۆ کللتور یعنی ئەوە بۆزێکی ئاسایی ئەگەر کەسێک پێی ناخۆشە ئەوان مەطعەم شوێنێکی داناوە بۆ مەسەلەی خواردن وشتیوا ئەو کەسابەتەکە من نایم لە بەرخاترەوە ڕئیم لەگەڵ شتێکان نییە تۆ لە خۆم دوورخەمەوە من ئەڵێم هەر کەسێک چۆن بیرەکاتەوە بەپێی کللتورەکە شوێنێکی تایبەتی بۆ دانەوە شتێکی ئاساییە بەڵام نابێت ئێمە بیشەرعێنین بڵێن وەڵام ئەم بابەتەکە ڕەبتی بە دین وایە حرامەژن لە ناو خەڵکە زۆر ئاساییە حیجابی شەرعی خۆیە بێ بۆیە بچێتە بازار هەموو معاملەکان بکاکەوە بۆ پیاوی جایزە و هیچ کێشەی تیانی دکتۆر ئەگەر حیجاب نەبێ بەڵێ يعني حەزناکم يعني ئەم بابەتی حیجاب ڤەک نازن دەکەمە سەر ئەو مۆزوعە ئاخرین بە بەحسی حیجاب تەفسیری خوا حشمەتە چ ڕەنگێک و شکلێک و دیکۆرێکی تایبەت بۆ مەسائلی حیجاب نینە ئەگەر ژن ئافرەتێک برەنگێکی محتەشەم ژمالا خۆ دەرکەت ئەو جەعدا خودەیە بۆ پیاوەژی بۆ ئافرەتەژی من قسەکی زێدە سەر قسەی مەلەجاسم نینە گۆز بێژم یانی ولكن من ئەگەر بکەم من تەرجەمە دکم بۆ خاطرەی مەسەلەی گۆ قوربانجی کاربن ئەگەر ئەو قسە بکەم باعتیبار ئەو بابەتێکی لكن نقطی یەکەم گەرەک فەرقێکی دناو جەماعەتێدا چێ بێ ئەمە بەحسێ تێکیلی دکن ئەمە نەبەحسی خلوەت دکن خلوەت مەسەلەکی متفقە دجەم فوقەهاء حرامە خلوەت جی ئەوە گۆ ژن و مێرەک پیاوەک و ئافرەتێک لە شوونێکی گرتی بن کە سوانە نەبینێ بتانێ دانیشن ئەوە جهی ئیتیفاقیە حرامە نابێ تفتوەژی تێدەنینن حديثي بيخنبر عليه الصلاة والسلام تيدا واضح أجر حلالي يجنبن بيقومان لأن أجر بحث إسلا أجر حلالي هبن إيش منينا ونافق إيش فتوايا ونإيش أي مسألة كدية ما بحث كسكي غريب دكن دو كسي غريب حديثي بيخنبر عليه الصلاة والسلام بيجي لا يخلو رجل بامرأة إلا مع ذي محرم نابي بياوك زلامك القل جنك القل آفرتك دانيش الجهكي قرتي بالتاني إلا جو كسكي خدان محرم القلوابي حديثك دي بيخنبر عليه الصلاة والسلام بيجي ما خلا رجل بامرأة إلا كان الشيطان ثالثهما بياوك نينا زلامك نينا القل جنك القل آفرتك خلودك خلود جيبو واضح بي بياوك وآفرتك لشونك بالتاني بن دوري شعبك خلق بيخنبر عليه الصلاة والسلام بيجي شيطان سيم بقلوايا فديمك أما بحثا خلوت ناكن أما بحثا تيكليكي قشتيدكن دنا بين جن وميردا د جيانا نورمال د بازار د مكتب د خوارنجها كده د مزقوت د كعبي مشرف وكي قوت آني زمان وقت يقوم بحثا فان نقطة بكن يكم د قولي فقهاء هنا قولي يكم قولي مذهبي حنبلية قبولي ناكب تشجوري أو تاكلي حرامة إلا جبو ضرورة والضرورة قاعدة وانا واد بيجي والضرورة تقدر بقدرها بو ضرورة تاني أو جنو بياو كارن تاكلي بكن وأو ضرورة جي الجوري ضرورتي أجر ضرورتي نبي نابي أو قولي مذهبي حنبلية قولي الدوام قولي مذهبي مالكية شافعية حنفية أواد بيجن وقو سيداي ملا جاسم آني زمان مسلكي نورمالة مسلكي اعتيادية ما دام أفجنا مسلمان برنجكي محتشمة يعني أو زينتا قو خدي تعالى أمر كريا قو بيفا شارتن خلافي وهيكا أو زينت شيا مذهب شافعي بيجي وجهه دستا مذهب حنفي بيجي بيجي القلا أبو يوسف بيجي حتى زندية أو خلافي هيا بس أجر جن وبياوة جنكي محتشم دار كذي بازار هري مكتب هري مزقوت هري كعبة أخفتنا خوش بير نكم مذهبي حنبلي حتى الكعبة جي نابي
بۆ خاطری ئەمانەتی علمی ئەو بۆتە بالکێشنەوەی یعنی دمێژیێتەدا ئەو نانەچێونەوەی مەذهبێ حەنبەلی وەختێک گۆ دبێژێ نابێ حتى الكعبەی مشرف یا شافعیش لە مەکە مذهبي حنفي مذهبي شافعي مذهبي مالكي أو إذن ددن مادام احتشامي هيا ودليل واجي أوا قد مزقوتي بخنبرد عليه الصلاة والسلام جن وبياو مير آفرت و پیاول بهفرة الميش ذكر اللي يكجع نمقصدي بهفرة ولا جنو بياوك درخ حتى حديثي بيخنبر عليه الصلاة والسلام هيا دبابتك كده وقت يقوم بحثا جلو بركا كرسي دايما لجاسم بوما آني زمان قوسر زماني بيخنبر عليه الصلاة والسلام عربا تربي سراويل خوانات كرن ون بيشب ديالكتي وما تبيجن تربي نزانم شوال يعني بيني شوالك بلا بدبو أو مسألة جو باعتبار عورتي واتي خويا كريم بيخنبر عليه الصلاة والسلام برسي بداية قوتية باشترين صفي بياو صفي يكما وباشترين صفي آفرتا صفي تالية أو بو مسألة جو أو جلو بركي ومسألة نبن دهمان وقت ده جنكي مسلمان هي صحابية بيخنبر عليه الصلاة والسلام حديثة صحيح لد بيجي من سورة قافش دفي بيخنبر عليه الصلاة والسلام أجبر كريا ديمك بناف مزقف ده ديمك اللي مزقفته القلب ناف جماعتي دبو دبي من سورة قافش دفي بيخنبر عليه الصلاة والسلام أجبر كريا آياتي قرآن بيروز دمي جو بحثا مسائل الدين وما دين دكي دبي يجي قرك ون شاهد بينن فوقت يقول آيات القرآن بيروز دي بيجي قرق دي بياو ببنى شاهد لسر بيمانك لسر وثيقك من برداتا قرق دي شاهد هبن دي بياو فإن لم يكونا رجلين فرجل وامرأتان أقر دي بياو نبن بياوكو دجن أو دجن وشاوا إن شهدبوني بدن وقت يقولون جفاتو تيكيلي نكن يعني ما دا آياتي قرآن بيروز بيجي يعني دي آفرت وشاوا إن شهدبوني البازار وبكن أقرنو تيكيلي نكن حديثي بيخنبر عليه الصلاة والسلام شاوا إمام بخاري رواية كريا شوا ما بيجن سلامك الصحابي كي خوا كريا أو صحابي زواجي كريا بيركاوي هيبوكا يعني هي شفية كما هاتيا خزمتي بيخنبر عليه الصلاة والسلام وأصحابي ويناكريا وماذا كان بيجن أو كاد دتشبو آفك بو شنت خورمبون شنت قصبون بوا خزمت كريا دهمان وقت ده إمام بخاري على قدرت تعالى جرازي به يعني حديثك يديجي إشارات دكي بحث أم الدرداء دكي صحابيك الصحابيين بيخنبر عليه الصلاة والسلام دبي دتشو عيادان مروفكي يعني سرادانا مروفكي نخوش دكر دمزقودة يعني دهاتا مزقود وعيادا باش الدكتور أوش تبونا ما يعني بو استا أوش تنابينين يعني أجر بشي بينين بتيكالينية يعني بوم نازنم يعني كولتورة ما كردا يعني لقوري البيرة مايا لقوري مانا يعني أمانة زور قديم يعني وقو دكتور خاني جارنا حن يعني صحبة دكت بهم من منالم من جيه منال ترم يعني بس البيرة مايا يعني دايكيما وما دديتن يعني جنو آفرت مديتن تي يعني بحشمات وبجلي كردي وسلامي ذكرن ودهاتن وقت يقول إنسانك مهفان دهات خزمتي وادكرن أويك أي بينم إسا براسي لمزقودة كاني باشور يعني أو جناني كأتشن بو مزقود يعني علي أتشن بو حديثي بيخنبر عليه الصلاة والسلام حديثي بيخنبر عليه الصلاة والسلام بيجي لا تمنعوا إماء الله مساجد الله نبنى سبب جو منع بكن وان آفرت جو كولين خدينا بندي خدينا جو منع واج مالا خدي تعالى بكن سيما لمس قلت كان الجنان يعني بجوري جاكردوتو ككهرباء براجن ربطي بيمو نامينه يعني براسي من دق مخالفة دقي بيغمبر صلى الله عليه وسلم قال سربيا كاتيج كان حتى پرديان نخسو تبين پردي خزور آسان بوا يعني پرديك دانا لبين شنو فياوا وكيشان سردمي بيغمبر صلى الله عليه وسلم قال سربيا ناموس قلت كان يوجان كدو يعني تو هاوراي او شتنيت كاستا اغوزي بهيت جوري اما ونيا مثلا جاري وايا مثلا من يسا من خوي بلاي مزقوت كان اروي سيركي جنان بشارة ويخوة أنا كان بجر زمينك لقاتي جنان كاك دورن يعني من حسدكم يك نقطة بيجم راستينا وظيفة ما بيجنا خلكيت هيكل بكن يا تيكل نكن باش أو هيل بجارتني خلكه وراسته إما وظيفة ما جو أمج آلية فقهية وش خلكيرة بيجن أو رهاية أو آزادة دريا جو مد بيجن من حديثك غريب بوتد بيجن باش إمام بخاري رواية دكي دبيجن وزلام بياو وآفرت لسر دما بيخنبر عليه الصلاة والسلام بهذرة دسميج دقرتن جبو خاطت دميجي خود جيب كار بيني
وقتی گو پیا و ئافرەت بەهەورە دەستمێژ دەگرن یەکش ئەرکانی دەستمێژێ گەرەک ئافرەت دەستێ خۆ هەلدێ حتا وێ دەرێ و دەستمێژ بگرێ حەدیثێکی دی پێکوە ژێزێ دەتر حەدیثێکی دی دەبێ دەستێ مەژی لەف دکەت حديث جو أبو داود يعني حديث يكم إمام بخاري رواية كريه حديث إمام بخاري الله بيك ودزميش بقرن دبيجي جن وبيا وسرزماني بيخنبر عليه الصلاة والسلام بهذا دسميش دقرن أبو داود بالرواية تاويدة دبي بهذا دسميش دقرتن جيك أمان جيك فراغ في إناء واحد جميعا جبو خاطر دميجيه كيدا تفسيرك لنخي تمام بهذا دسميش دقرتن بس هريكي لا دبيجي جيك أمان جيك فراغ بهذا وهيدي عايدته عايدته أو بابتك ما بس ما لتشيا إسا مثلا بون مناكاتك كمزجود دروسة كريه وزارة أوقاف أتوانيت شوێنی ژنان جیا بکاتەوە خۆی جیاکردنەوە هەنێک فایدەی باشی تایە بە تایبەتی بەهۆی قەرەباڵغبوونێکی زۆر ئەتوانێت شوێنی ژن جیا بکرێتەوە بەڵام مەسەلەن بۆ نمونە نیو دیوارێک لە بینە بکرێت بۆی دەنگی پیاوەکان بگێتە ژنەکان بۆیە ناگەیان لە یەکتری بێ بەڵام ئیسە ئێمە بۆ نمونە مزگەوتەکەی خۆم باسەکە مزگەوتی خۆم ئیزافەکەی نەوە کاتی خۆی جارنوزیم لە مزگەوتەکەیمە یەک دنیا خەڵکیان و مزگەوتی تۆ بۆ خەڵک دروست کرد و مزگەوت ماڵی خوایە تم بابەگیانە من ڕەوژین ڕەوزەکەی مسلم و ێژن مەکتەبەکەی سەنا و مناڵەکانی من خۆهین مڵکی ئەو نییە یعنی ئەوی تایە بەرحاڵ بەس ڕاستەکەی حساب لە مەکتەبەکەی باران بەڵێ سەمر خۆمان لە ماڵێ ژنەوە مەکتەبەکەی نالیە ئەوە مەکتەبەکەی نەدایە مەسەلەن ئەمە بەرحاڵ ئەو مزگەوتی کامنتیا ئیمام و خەتیبم بەشی ژنانمان لە بەشی خوارەوەی قفڵە 100% لەگەڵ ئێمە کارەبا بڕیا یەک نقطە پەیوەندیان بە ئێمەوە نییە ئەمە ئیشکالێکی زۆر گەورەیە بەڕاستی یعنی ئیسا چەند جار بووە کارەبا بڕاوە ڕێک ژنەکان نوێژیان لێم بڕە دوای پێنج دوای 2 دقات تۆ ئێمە لە شوێنێکاونەوەوان نازان چی بکەن یانی ئەمە بەڕاستی ئەتواندرێ ئەم بابەتە بە شێوەیەکی هەندەسی ڕێک بخرێ شوێنی ژنان جا بکرێتەوە کاتێک کارەگەل لە هۆڵێکی ئاوا بێ بڵین تەشبیان نەبێمە هۆڵی نوێژکردنەکەی یعنی قەیچەکە بە ئەم لایە سەفی پیاوان بێ ئەم لایە سەفی ژنان شتێک لەبەی نابێت یا شتێک لەبەی نابێت من حەزەکەمەوە بزان لە سەردەمی پیاوان سەلام هیچ لەبەینا نەبووە هیچ لەبەینا نەبووە ئەوەشن نوێنێژ ئەمە پیاو لێرە ئەوەی کە حەدیسەکە جەنابی سەیدا فەرمووی بۆیە ئەی فەرموو ینی خەیر و صفوف النساء آخرها لەبەرەوە لە پشتۆ پیاوان شەروال لە پێیان نەبووە وتێتی با چاوێن لێنەوەی کاتێشنە سجود و ڕوکوعانەکە شوێنێکیان ببینن مەبەست ئەوەیە یعنی ئەگینا خۆ وازح دیار بووە یعنی دناف جواکە مەی مسلمانی سنی ده ئیشێمە برادەرێ مەی شیعائستانینە یعنی دایکی عائیشە ینی قیمەتی خۆ زۆر مەزن هەیە عالمێکی زۆر مەزنت فقهدا فقهی خۆ هەیە بسەدان طەڵەبێ وێ هەنا فەقیل جەم وێ خوێندنە يعني تتصور دكي يعني وان كسا بيشتا خو دابو دايكي عائشه وفيوري علم دبون يعني لو فقيانا باولين يعني تولو قناعتي هيا دايكي مع عائشه سركيشيا جيشي كريا لشكري عسكر مدينه منور حتى عراق حساب كيلومتر عايدة كيلومتر تناقم بس حساب الجمتاج عراق حتى مكان مكرم مدينه منور قيادي شريكية يعني او الكودري ابو أو حساب عايدة تبيجه والله وين عايدي بنا خاني حزم كرت ونير جوال الطواوي بابتك بقولين إنجا توزك بينا تيب خينا ناوديو كمالاتيكو أشمسري أو بابتا وان فرميان من كتابي كس دوستان حزكا مگر فارسيا كيهس حجابي الشرعي در عصري بيامبر سعيدي تركاشوند لە دانشگای فقه و مەزاهبی ئێرانە خوێندیەسی کە جلوبەرگ چۆنوە وەختە تێکەڵاوی چۆنوە جیاوازی ژنی ئازاد و ژنی بەردە ئێزار و ڕەدا بۆ پیا و بۆمانە چۆنوە من سەرچاوە حەدیسەکەی نازانم دوای ئەوە کە پەیغەمبەر ئەفەرمێت پیاوەکان لە بەرەوەی باشترە و ژن لە دواوێ شتێکی تریش من بیستمەیتر نازانم سەنەدی ساحێنێ باشترە ژن تۆزێ دێر سەر هەڵبوڕێ لە سوژدە لەبەری ئەوە ئێزار هەوڵەیەک و پێچیاوە کەمەری پیاوەکە وەختێش تۆ سوژدە هەموو جێگەیەکی دیار و ئەگەر ئەم تۆزێ زووتر هەڵبسایە ئەویش تۆزێ دێرتر ئیتر ئەم ئەوی پێچاو پێ نەکەوت پس هیچ نەوە لەوێ کە ئەمە بەربورێت ئەمە بە عەقڵ بنێژمی نایزانم ئەوەی تر سەرچاوەکەی بابێت یعنی ئەمە ئەگەر تۆزێ تەرجەمەی دنیای ئێستای بکەین بۆ شەڕواڵەیەک هەر کێشەنی ینی من فتوا و چت نادەمێژم من ئەمانمە خوێندێسەوە من پێیەکم ئەخوێنمەوە
ولا كان علمی حدیث و ئوسولی فقه نازانم بزانم دروستە غەڵەتە بۆیە هەر خەڵک بزانن بۆچی تایسا من باسی حەدیث و ئایم هەر لە عمرمان نەکرێت نایزانم من هەر مەلا نیم هەر عەسڵەن یەک ڕۆژیش فەقێتیم نەکرێت تا بزانم لە مزگەوتێکا وتارمە کرد و لە میحراوەکەی ئەویتر وایان زانی مەلام جا جێگە ئەسەریە ئیسا ئەچمە سەری جێگە لە ڕاستیە تێکەڵاوی ئەشێ وەکو جەنابی غەزنەوی فەرمووی جیای بکەینەوە لە خەڵوەت خەڵوەتیش دوو جۆرمان هەست خەڵوەتێکی ئەرێنیمانەوە خەڵوەتێکی نەرێنی ئەیادەی دکتۆرێکە گەرەکی بچوە لایەم دکتۆرە عیلاجێ وەربگرێک حەز ناکە خەڵک من ئیسا ئەمیشە ڕخنەیەکوێ لە دکتۆرەکانمان چوار نەخۆش بەجارێکاکەنە لای دکتۆرەکەم ڕووی نییە من تۆ مەحرەمی ئەم خەڵوەتە کە بە شێوەی ئەرێنی بۆ عیلاجێکە بۆ زەرورەتێکە وەکو لە فقا فەرمووی ئەمیچیانە قەینا بەڵام هەر من خۆم بیش زانم لە ماڵی خۆما دوو ژنیش بەیەک و خەڵوەتیان کردێت شتێکاوە دەستیان و حەزەکەم هەر دوو ژنیش ئەی هەم جنسگەرایی وا لە چییە بۆ یەکانە ئەمە بەرچاو بکەین جێگەی کەسایەتەکان لە یەک جیا ناکەینەوە فیمینیزمەکان ێژن گەرەکیانە حقوقی ژن و پیا و ڕێک بکەنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنی لە کۆیلایەتی هاورد کردیە مرۆڤ و ئەگەر وەکو مەریەمی مەڕنیسی ئەژێت لە کتێبەکەیە پیاوانی جەوشەن پوش و زەنانی پەردەنشین ئەگەر درێژەی بووایە ڕسالەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و نەمردایە و درێژەی بووایە ڕەنگە ژن زۆر لەوەی کە لەو 23 ساڵا مافی خۆی دەستکەوت مافی دەست بکەوتایە ئەو نمونانە لە تێکەڵاوی وتان ئەو نەزیاد وایە سا فیمینیزم هیچی نەوایە بۆ وتن من دفاع لەوانە ناکەم تێمە سەری واقعێک با بچینەوە جێگەوە حجاب نییە چون ئێمە وازانین چون حجاب هەست تێکەڵاوی نییە لەو وڵاتانی چاوە حجاب نییە ئایا سەر ئاوی ژن و پیاوەکان تێکەڵاوە نەخێر ئەی بۆ جیایەکەن بعضێکت پەیوەندی بە کەسایەتی کەسەکانەوە هەست نە لە ڕووی شەخصیەت جندری کەسەکە پێویستێسی سەر ئاوەکەی سەلەیە لەلایەوێت چون پێویستی سووری مانگانەی هەست ئەبێ لەوێنە جێوەجێی بکە بۆ یەکانە با تۆزێک ئێمە ئەمە بەرچاو بکەین بعضێکت واقعی کۆمەڵگاکانن بە پێی کۆمەڵگا بە پێی عورفی بە پێی کولتوری بە پێی ئەخلاقی بە پێی یاسای بە پێی دینی گۆڕانکاری تیا دروستە بێ و ئەمیشە شتێکی دەستوری نیە ئەوە من دەستورە دەم ئاغای ئیسا و لە چۆلەکەکان ڕێقنە نەکەنە ملی ماشینەکانە لە بنیدارەکانە دانریان یاسایکی بۆ دەرەکەی نێژینە پەرلەمان چوار واژۆیەکی بکە چۆلەکەی گەنارێ ئەم یاسا کار ناکە چی پێەکەی بۆ یەکانە ئێمە تێکەڵاوبوونی یانەبوون ئەگەر یاسایش بەری گرتوێت ئەگەر عورفیش بەری گرتوێت ئەگەر دینیش بەری گرتوێت ئەچواتە بەر دڵی کەسەکە خۆی حتا لەو وڵاتەوە ئازادی بێسنوورەز ئەگەر کەسەکە دڵی پێوەنوێ کەسە توانێ بێژێشێ تێکەڵاو بووی یا کەسە توانێ بێژێشە تێکەڵاونەوی بۆیە هەر لە سەرزەمینی ئیسلامی چاوێنین یاسایش دەرکریا کاورا تێکەڵاوی بەدزیوە ئەکات بۆیە ئەگەر من گەرەکمەمە بێژم مێژم کۆمەلگا فشارێکیە عقلێکی گشتی کامنسنسێوا لە کۆمەلگا ئەو کامنسنسەوە هە لە کۆمەلگا ئەو عقلە گشتی هە لە کۆمەلگا زیاتر لە یاسا خەریکە حکمەکات تۆ ئەچی لێیا تێکەڵە بیت وەختێک گشتی ئاوا ئەڕوانێ پێتا لە ترسی چاوی ئەو گشتە ئەڕوانین پێتا لە خۆتۆ تێیتۆتوە نمونەیەکی سادێژم لە ئوروپا ئیتر ڕووترین جێگە و تێکەڵاوترین جێگەیە کە تۆ بڕوای ناکەی گۆلی مەلەوانگەکان لەم وڵاتانی خۆمانە لە کوردستان لە ئێران لەم لاولەولا لە سەرزەمینی ئیسلامی مردمی ئێمە پەنابەر ون چوون وانەوێن ئەڕۆی چی مناڵەکانیان وا لەوێنە گەورە بووە هاتیە دنیا و گەورە بووە و لە مەکتەبە و لە مەکتەبایەکێ لە دەرسەکانیان مەلەوان گەست ئەو مناڵانە ئەوەن و باوکو دایککە مسلمان و مناڵەکەیش نێوانە کچیانی سا 17 ساڵاچوە بۆ مەلەوانگە بە تێکەڵاوی تەکی کوڕە ئەسڵەن بیریی لێ ناکەنەوە غەڵەتەیە دروستە چون پێ ڕەهاتوە بەڵام باوکی هەمان کشت تایسەر نەچووەسە مەلەوانگەیەژی بۆ ێژە ژنەکەم نایڵی نە یاسا هەست نە قانون هەست گەورەتری قانونەوە یا پێچەوانەکەی ژنەکە تایسا نەچووە بۆ مەلەوانگە بۆ وڵا شوەکەم نایڵێ کابرا ئەچواتە ئێوێنە مەلەوانگە واز لێ بێرە بۆ خواردن ئەسڵەن ئاتئیستە ڕێک خوا ناپەرسی وەڵام من گۆشتی بەراز ناخۆم لە مەکدۆناڵدا ئەم گۆشتی بەرازە دەی بۆ نایخۆی خۆتۆ ێژێ من ئێمە لەو کولتوراوە ڕاهاتین ئیسا بۆ نمونە ئێمە توانین گۆشتی سەگ بخۆین هەزار جار مشکە توانین گورژێنین حەڵاڵێکی کەن بۆمان بۆ یەکانە بڕێ چ دەکەوێتە بەری عورف
بڕێت شتەکەوێتە بەری کولتور ئیسا کولتوری کوردی ئێمە مامۆستاتوانی بێ پشتێنم پرۆگرامە تەواوکەی ئەگەر پشتێنەکە لاوەیت و جل لە ژوورنەکەش عیبێک واتە ناوەڵی هیچ عیبێک ئێمە دوو جل لەبەری ئەو پیاوە بکەنین ئەچوا بۆ شەقام و بچتی چەکڕێت بەڵام یەک جلی لەبەر بکەنین ناتوانێت ینی پشتێنەکەی لێ بکەمەوە ناچێت لێ ئەو کەچی لێ بکەمەوە ئەچێت بۆیە ئێوە قدرەتی کولتور بەرچاو بکەن تێکەڵاوی لە ڕووی عەقڵیوە لە ڕووی ئیجتیماعیوە لە ڕووی کۆمەڵایەتیوە ڕێگەیکی پێ بدەیت و مانعێکی بۆ دانەنەی مادامێ حکمێکی کولتوری حکمێکی عورفی حکمێکی خێزانی شتێک بێت لەوێنە بەریەگرێت بەڵام داوای شتێکی تر بکەین ئەگەر تێکەڵاویتان بینی فۆرەن بەبێ ئەخلاقی مەزانن ئەوە لە ماڵی خواتۆی بینی و خەریکی حەجێکی گەورەترین عیبادەتێکە لە عمر تا یەک جار بۆ واجبە بۆیە من بۆ تێکەڵاوی خۆم ئەم قسەکە مێژم وریابین وەکو یاسا ئێستا تۆ لە ئەم وڵاتە خەریکی بە سیارەکە لێخوڕی من لە هینا لە نروژە سرنجی سیارەمدا مامۆستا لێوەسە بۆیە نروژێژم ئەنا دانمارک و سوودی شەروا بوو سیارەکان هەروەکو ئەم سیارەی وڵاتی خۆمانەیە سوکانەکەیان وا لەلایەکۆ یەک سیارە لەوێنە سوکانەکەی وا لەولاوە یەک سیارە هەسواسە وەختی وتم بۆ ئەم سیارەوەسە ڕوانم سیارەی ئیدارەی پۆسە پاکە توشتەکان تێرێ لەبەر ئەوە ڕێ نێزیکوێ لە شستەکەەوە هەر لێەوە ئەی خاتە خوارەوە هەڵیەگرێت لەم دەرگاوە دانەوەزێ بچواتەوە لەوە سیارەکان کرێسەوەلاوە دەی لە بڕێ لە وڵاتەکان و لە لای ڕاست و مردم لێ خوڕن لە بڕێ لە وڵاتەکان و لە لای چەپۆ تۆ چویتە ئەو وڵاتە چیەکەی یاساس خەڵکەکە پێی ڕاهاتوون وە جۆرە مامەڵە ناکەی تووشی دەعامەویت ئیسا تێتە وڵاتی من لە ئێرانە یاسا سوورە لەسەر ئەوە سەردا بپۆشی ئامریکایەکی شتێ بۆ وێنە سەری داپۆشێت لە بەری نەحکوومەتەکە خەڵکەکە بزانن سەری دانەپۆشی ئەوە زۆری چاویان فرەوێ لەسەری ئیسا لە ئوروپا تۆ بدەی بەلای کەسێکە زیاتر لە 3 چرکە چاو لەسەری بێسێت ئەگەر نەیناسی ئەتوانێ بێژە چاوی تۆ ئازاری منیدا بۆچی لەسەر من ئایسا من ئاوا 3 چرکە لەسەر تۆ بێسم بۆ ئەوێسم ئیسا قسەکەین ئاساییە وەلێ من ئالێوە ڕەبووم ئاوا مامۆسا غەزنەوی بێنم 3 چرکە بێسم یا ئەی ناسی یا کارێک پێ ئەو ئەگەر بێژە سزامی داچی دەی من ئەگەر ئەو سەرپۆشە لەسەری خۆم لاوەم تەواوی ئەم گەڕەکە ئیتر یەکسەر بە من ئاڕوانی قاچمە پێچێوەکەەوە دەم بە عەرزان بن بەم سەرپۆشە خۆم لە دەست ئێوان دەرکردێ ڕەنگە بڕوایچم پێینەوێ ئەمە ئەقلانیەتێکە من ئەچم بۆ سەفرێکی نێودەوڵەتی جلی نێودەوڵەتی بکەمە بەرم هەر لەبەر عەقڵی خۆم چوون ئەگەر لەوێ عەقڵم نێو پەنێ بدەم جلی کوردیم لەبەرایە لەسەر گشتانەکەوی دەی باجلێکی نێودەوڵەتیم لەبەرایە لەسەر گشتان نەکەوێت ئەمە ڕای منە وەکو شەخص محێدین تێکەڵاوی بەری نەگیریاوە و خەڵک ئەبێ ئاقڵون ئەگەر تێکەڵاویان بینی تێکەڵاوی گوناحێک نییە خەڵوەت ڕەنگە گوناحوێ یەکێ لە دوانەکەیی ڕەنگە تووشی خەتەر بوون خۆیان تەرجیحیاندا تۆ بۆ دخەڵەتەکەی هەر غەڵەتیش بکەن لەسەر ئێمە زەغەڵەت سەتری عەورەتی بکەین نەک بەڵاویکەین و لە ڕووی کۆمەڵایەتی چۆ تەرجیحە ئەگەر کەسێک تەرجیح نادامانایەوە نییە حتمما تێکەڵاوی خراوە ئینسان تەرجیحاوانەوێت و لە ڕووی پەروەردەی چۆ دوو نوکتەماوە بێژمی پەروەردەی ئێمە کاری ئەوەسە کوڕێک وە کچێک جامعە پەزیر بکات جامعە پەزیر یانی چووە کۆمەلگاوەیە ئەو کۆمەلگا وەریگرێت تۆ ئەشێ من پەروەردە نەکەی بۆ کۆمەلگای کوردی کوردستان چون من ڕەنگە بەیانی بۆ خوێندن بچمە هندستان من وا فێرکە لە هندستانیچە چوومە ئەوێنە یەک مانگژیانی من بە قەلەقی ئەوە نەچێت چۆن فێر بووم لەرا بژیم وەکو مرۆڤ فێرم کە وەکو مرۆڤ یانی نەوەکو کچ نەوەکو کوڕ مرۆڤ وە مرۆڤ ئیسا من پیاوم بەڵام ئەگەر من جامعە پەزیرم پیاوم بەس بۆ خێزانم و پیاوم بۆ مناڵەکانم پێم بێژن بابە نێژن پێم دایکە ئیتر ژنێ لێوێ بێت کچێ لێوێ بێت پیاوێ لێوێ بێت من مرۆڤم ئەدەم بەلایە ناوکو مرۆڤ ڕەگەزی من نەبایەت بێتە ئازار و عەزیەت بۆ ئەوان لەو بەری چۆ کچێکی ژوا گەورە بکە کچ بێت مەیکە بە ژن داوای لێبوردنەکەم بیکە بە مرۆڤ بۆ شووی خۆی بۆ برای خۆی خۆشکوێت بۆ شووی خۆی ژنوێت بۆ باقی مردم مرۆڤێت و ئەگەر ئەمە بتوانین بکەینە کولتورێک ئینسانەکان جامعە پەزیرەون و ئەگەر ئەمانتە هەریەک لە یەکسەر لە یەکدا بڕی کچ هەرتەکی کچا بێت چۆن پەیوەندی گرتن تەکی پیاوە فێر بێت چۆن ڕۆژە خێزانگیری کرد بتوانێ مامەڵە و پەروەردەی مناڵەکەی بکە ئەگەر پیاو لە ژندا ببڕی هەروە و ئەگەر ئەمانە هەر بە یەکۆون لە زندانەکانە ئازانی چی ڕوئەدا
کابرا هیچ نەخۆشینێکی دەرونی نیە ئەم پیاوە حەزی جنسی هەست و هیچ کەسیشی دەست لێ بەر ناوێ لەسەر باسخانەکانە تێکەڵاوی ڕەگەزی دەست پێکا جوزی حەزی چی نیە وەلێ ئیسایی تر بووەسە جوزی زەرورەت بووی تۆ ئەمانە لە یەکدا بڕێزانی چیە بێت زۆرێ لە کەسەکانێژە کەنیشکەی من بەوبەختە شووی نەکرد دەدانە پیر کچم ئەسدەی تۆ دا بڕیە لە کۆمەلگا بێڵە دوو نەفەر چاوی پێ بکەوێت چون لەبەرا چاو پێکوێت لەو لا داوایەکەی بە تایبەت لەم دەورا کە عشق جێگەکەی گۆڕیاوە ئەوسا ژنمانە خواست و بە خزمەتەکان عاشقی ئەوین ئیساتێش نەشی لەبەرا عاشقی بووین و لەولا بیخوازین کچەکەی جێژێشە کوڕەکە ببینم دڵم لێ بچێ لەولا تۆ ناڵ یەکتر ببین ڕێژەی زەواج بۆیە هاتە سەخوار و ڕێژەی تەلاق بۆیە چوە سەبان نەیبینیە دوای خوازێ لێشەوێ یەکێ لە کێشەکانی ئەم نەبینینە دابەزینی نرخی زاوزەی کۆمەلگاکان دەستخۆش باسی تێکەڵی کرد یعنی ئێستا ئەو تێکەڵی کە دکتۆر باسیەکە تقریبا جۆرێک لە ضرورەتە یعنی بۆ نمونە لە ئاینی ئیسلامە پیاوێک کە ئەوێ هاوسەرێک هەڵبژێرێ تا چەند مافی هەیە تێکەڵی بێ و بەریکەوێ و لە شوێنێکی گشتیابی بینێ و نانێکی لەگەڵا بخوا و ئاوێکی لەگەڵ ڕێپێدراوە ئەم شتە بەڵێ پێش زەواج پێش زەواج بڵێ ڕۆژێک سەحابیە کات بۆلای پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ تێ پێغەمبەری خوا ژنێکم داوا کردەوە ماری بڕم ئەمەوێ ماری ببڕم قال أنظرت إليها فمن شوي سيرت كرت قلت لا وتمنى والله سير منك قال اذهب فانظر إليها فإن في أعين الأنصار شيئا وتي برو سير تشاوي برو سيري بك تشاوي أنصاري كان شوازك لو وجه خلقي لا محزيان لي نبي برو جوان سيريك ليك كيت الروايات كان اتوا صحابيه قال برو سيري بك قال فجلست حتى نظرت إلى ما دعاني إلى نكاحها فتزوجتها چون دانیشتم لە شوێنێکە سەیرم کرد ئەوەی کەوا بانگمەکە بۆی زەواجی لەگەڵا بکەم ئەوە بەهۆی ئەوەی تر زەواجم لەگەڵی کرد یەکەم مەجالدان لە ئیسلامە بابەتی سیرکردنە بینینی ئافرەتەکەیە کەوا تۆ ئەتەوێ بیخوازی ئەوە شەرعیە و جایزە هیچ مشکلەیەکی تیانە لەکوێ بیبینی لە هەر شوێنێکی گشتیە طبعا وەکو پێتەڵێم ژن ئەوەی کەوا لە ئیسلامە هەیە ژنەچێتە دەرەوە بەو شێوازی کەوا هەیە دەستی و دەموچاوی دیار بێ ئیتر لە مزگەوتای بینێ لە مزگەوتای بینێ لە بەر ماڵای بینێ ئەچێ بۆ سەردانیان خێرات نییە کە بە هەر وەسیلەیەک هەرچەند ئیسا ئێمە هەنێ جارە بۆ بوونێتە وەسیت لە بەنی دوو کەسە کوڕەکەمان بردووە لە شوێنێکە کچەکە زانیوێتی یا تۆ سەیریەکە کەچی سەیری کرۆ کوڕەکە بەدڵی نەبووە دوای نەمازانێت چ درۆیە بکەین ئەیشکێتەوە پێ جاران ئۆرفێکە بوو کچەکە ئاویێنە ئیترە وایە پیاوەکە ئەوە زۆر کێشەیشی هەیە سکانێکی بکردایە دوای دەردی تۆڵ ئەگەر بەدڵی نەبووە بەدڵی نەبێت ئافرەتەکە پێ ئەشکێتەوە ئەڵێ سیر میکرو منی بەدڵ نەبوو ئەی چی بکەین باشتر وایە باشترین ڕێگە ئەوەتانێ ئافرەت ئیسە باس لە فەرەزیات نەکەین فەرەزیاتی ئیسە مەسەل ئەگەر حکومەت بەدەستێمەوە بێت نیظامێک داهێن بووین ئیستا حالیەن عورف چۆنە ئێمە ئەبێ وەکو مەلا لەگەڵ کۆمەلگای خۆمان چۆن قسە بکەین چی بکەین لەگەڵ ئەم عورفاکە هەیە سەمن بڵێم کاکە گیان تێکەڵی جایز نییە ئەبێ بڵێم بە خەڵکەکە بڵێم کەواتە کە تێکەڵی جایز نییە نە مناڵتان بخەنە مەکتەب نەکشتان بخەنە مەکتەب نەکشتان بچێتە دەرەوە نەکەس کچ ببینێن کچەکەی بۆ خۆی قەیراوێ لە ماڵە و دوایی گەورە بوو هەزار دوعاکاتە مناڵمەکیشی فتوای مەلاجاسم وامی لێ کرد نە کاکە ئێمە ئەبێ قسە لەگەڵ واقعەیەکا بکەین کە هیسە هەیە لە ساحەکەیە حالێنەوەتانێ واقع هەیە کچەکانمان چنە مەکتەب دەوامەکەن ئەچنە بازار ئیش هەیە خەڵکە چێتە بازار لە وڵاتی خۆمان هەیە نیقابە هەیە نیقاب نییە ئەو چۆن تەعاملەکەن لەگەڵ ئەم سەردەمایە ئەوەی کەوا تەعاملەکەن لەگەڵ ئەم سەردەمایە ئەگەر ئەوەی هەیە مەسەلەن خوای گەورە مێهرەبان فەرمانی کردووە بە ئافرەت حیجاب بکە دەست و دەموچاوی دیار بێ لای جمهوری زاناکان کە ئێمە ئەممان پێ ڕاجحە تو هەتاوە ئەتوانی سنەتە نیقابەکەی نیقاب بکە هەر کاتێک زەواج بۆ کاتە خۆت مەسئولیەتی هەڵەبژێری خۆت چۆن پیشانی کوڕەکە دەی کوڕەکە چۆنت بینی ئەو خۆی مەسئولیەتی ئەوان ناڵەگرێ بەڵام ئەوەی کە لەسەر ئێمەیە ئایا ژن کچ و کوڕ مەسەلەن بۆ نمونە ئیسە وەسیلەی ئەتوانن قسە بەیەکۆ بکەن مەسەلەن مەرجەکانە نیسە ئێمە پرسیارمان لێکەن لە مامۆسا ئافرەتەکەی بە تەمام ئەمەوێت چات قسەی لەگەڵا بکەم کۆمەڵێ مەرجمانەیە نابێت گشتمان خۆمان حرام و حەڵاڵە زانین پێش ماوەیەک ئەم شتە باسەکەم یعنی مەبەستم پێ ئاماژەی کەس نییە بەڵام ڕۆژێکیان کابرایەک پرسیاری لە من کرد وتی بە تەمای ئافرەتێکم جایزە بۆم لەگەڵ یا قسە بکەم وتم جایزە بۆت لە سنووری ئەوەی کەوا زەواج چی شەڕتانەیە لەسەر یەکتری و صفاتتان چۆنەوانە بە نووسین بۆ یەکتری بینووسنیا بە نامی سەوتی بۆ یەک بینێرن بۆەوەی لە یەکتری ڕازی بن و زەواجکەن لەگەڵ یەک
دوای ماوەیەک برایەکی تەلەفۆنی بۆ من کرد ئەوت وەڵڵاهی مامۆسا عیلاقەیەکی زۆر خراپە پێی مامۆسا جاسم فتوای بۆ من دا وتم خوا بیگرێ برا وەڵڵاهی برا من نەفتوام بۆ دا وەڵڵا تەلەفۆنی بۆم نەکرد خۆیم بینی وتم وەڵڵاهی برا من فتوام نەدا وتمە پێی جائیزە بۆ تۆ مەرجەکانتی بۆ بنێری مەرجەکان بۆ بنێرێ نەک بڕۆن ڕوبەڕووش بێت هەر جایزە ڕوبەڕووش بێ هەر جایزە ئەتوانن بڕۆن دابنیشن پێکەوە لە شوێنێکا مەظەنەی تاوان نەبێ ینی مەسەلەن خەڵک ئەتوانێت گوێیان لێ نەبێ بچن بۆ خۆیان شەڕەکانی یەک باسکەن بەڵام نابێت لە چاوی خەڵک شاراوە بن مەزەنە و گومانیەوەی لێ بکرێت تووشی تاوانێک بێن لەو بابەتە ئیتر احتیادی ئەتوانن حیوار و گفتوگۆن بە یەکۆ باشە دکتۆر قسەیەکەی ئەڵێ مەمنوع مەرغوب یعنی ئەم بابەتە کە ئاوا توڭەکرێتەوە کچ و کوڕێکتری نەبینێ وانە بێ و خانی باسکەوەی کرد بۆ نمونە لە ئەوروپا و مناڵی کە لە دایکە بێ و لە ئەوروپا لە دایکە بێ احتیادی تا بێ بە 20 ساڵیش بۆ خۆی چێتە مەزبەحی تێکەڵاو و یە کێشەشی نییە ئەسڵەن گاڵتەی بە عەقڵی ئێمەمانانی ژێ پێی بڵین و تۆ چۆن تۆ سەیری ئەو ناکەیت و سەیری ئەسڵەن هەر مۆزوع نییە لای بۆ لە بڕووی مەمنوع نەکراوەلی بۆیە مەرغوب نییە بەڵام باوکی و مناڵە ناتوانێت بچێتەوە مەزبەحەوە لە بڕووی کە ژنەکەی مەمنوعی کردووە کوڕە خۆی مەمنوعی کردووە بە ژینگەکەی یعنی بە شێوەیەکی کورت و پوخت ئەم بابەتە ئەوی کە لی ئەترسین ئەو مەترسیەکە زیاتر ناکە وەک لەوەی کە نەیهێڵێ دەستپێکە دەکاک دۆرنیانی ما مسلمانن و د مسلماندا ما سینۆری هەیە باش ئەو سینۆری گۆ ینی بۆ مەهاتنەدانی مە ناتوانن تەجاوزاوان سینۆرا بکەن باش ولكن دعيني النقطة دا يعني همان خالدة جرك مسلمان فين بكي وكان جارة من أو صحبة دكم يعني كزجم الدين تطبيق ناكي أم آرائي وفهمي فقهاء تطبيق دكن أو كاتي وقتي قم ما فهمي فقهاء تطبيق دكن جرك مريز الهفدو بقرن أم احترامي الهفدو بقرن هر كسي بوخ رأيك هالبجارتيا نمعنا وينا تجمن مؤمن تري ينتج من مسلمان تري يعني من وقت شخصي من دجم جو قانونك ياساك دركبي بيجي لمطعم لمدرسة جرك اختياتيكلي هبي ين جرك نبي من دجم يا بكن يا نكن من دجي أو مسلمة شبرقو أو تجربة خوفاش الآني من بري يكمان للسعودية بوم لعمرة بوم حمو خوارنجه جو بري أو وقت تجهيز بوبون جبو خاطري أواشيوني فاميلينا واشوني تايبة بو عائلة أمرو بطالبونا كسنا تشوينا ديماك خلق دو تشو ويدرج برياسا نجبرقو مقتنع بو إيرو وقت يقول أو يا سرابو خلق هاد دانشت الميدان بنما الأوشوني تايبة ميزادكن أف آرائي فقهينا أف آرائي فقهيجي محترما آفرتك جنك مالباتك بوخه البجارت تيكلين نكي مشكلة نينا اختياري ويا لكن برا فعم نكي جو أوجي يا جو هالبجارت جو تيكلي بكي مؤمن ترى يان صالح ترى يان تقوى ترى شلو تدايدوب إمامك معتبر وك إمام أحمد بن حنبل أو ديجي دايدوب إمامنا معتبر ومحترم وك إمام أبو حنيفة نقطة دوام موضوعي زواج يعني وان درباس ولك نبابتي مي أساسية لكن خالتك فرعية دي قناعتي مدى يعني نابج أو رأي فقهية ورأي إسلام رأي منا دمي قلت ما يزدك لجياني بيخنبر عليه الصلاة والسلام وأو نصيحتي قو بيخنبر عليه الصلاة والسلام ذكرن بو أصحابه شون زواج بكن وقو ما مصطفى جاسم آني الزمان دو حديث بيخنبر عليه الصلاة والسلام هرا ميزبك لقوري واقعي أو دنبو أو كاد احتمال النظر تاني كافي بو دو كس هفدو اختيار بكن هفدو هل بجيرن أمرو نظر تاني نكافية قصة كرن لازمة ناس كرنا عقله ميجي أو إنسان لازمة أسفين بكم أو إنسان اهتماماتي ويشنا شون تفكير دكي اختياراتي وي أو شاوانا من جحز دكم أو جحز دكي أفحمن أجر أمره برياري وينا ندم صبوي بنا كيشة حتى ده موضوعي ما يذكرن دجي برا خلق فين بكي ندينا موضوعي ما يذكرنجي موضوعي فقهية يعني تشاوى ما مصطفى جاسم كان حديث بيخمر عليه الصلاة والسلام آنين أو حديث بيخمر عليه الصلاة والسلام
چەند ئاڕائی فقهی دەرکەتن. یەکەم ڕای دەبێژێ وەختێک گۆتە چوو ئافرەتێک ژنێک بۆ زەواج خواست حەقیتە هەیە لە وەجه و دەستێ وێ مەیزە بکە ji ber ku wecihê wêna ciwaniya wê didê diyar kirin û destê wêne alamete ka ew jin yan ew afret imkanî minal heye bênê yan na فقهاء ابو جم خو قلت يا فقير بلنغاز القوري او دميانا ايرو تختوري وطب وعلم اثبات كذا قوم ما يذكرنا الدست او ايش ناكي يعني بس او رايك سر سراسر شعب احترامه مذهبي حنفي دبيجيته تتكاري حتى بزن وبيجي نظرهم بصوراني كذا بيجي ما بكرمانجي بيجي حتى كابوك الساقين الساقين تكاري ميزه ببيني از رايي شرابو تبيجم مذهبي ظاهري بالميزه بك الحامو در وقت يقوم جو حامو در او ايدي ايشته اخوا ايشه قرسكانه يبقى من ماله عادي باشا جاران جنيشان دا حمام ليش بو خاطري امانتي علمي يعني وقلنا هناك في السكرة مدى يعني وقت يقول امام ظاهري مذهبي ظاهري بيجيتا حقيقة هي بو زواج تميزك الهرتشت طبعا فين بكن او هرتشتا بس نمعنا وين قالوا ما مستكاكتي خو بينا من اللي ميزه بكن مقصدنا او يعني امام ظاهري بيجي او افراد دشي حمام دشي جهكي ميزه بك هول داق وشرمي او كتشك جيناتشي يعني بويرنجيه باش دكتور تنشجن خوازي ودروخ اي بير ما وقتي خوي اما مالمان لصابون كران بو حمامي مفتي نسيك بو لما حمامي شي تيكل بو مانا قدو وينين بير ناچێتەوە سەری حەمامەکە بەشی سەری سەرەوەی یەک پەنجەرەی بچووکی پێوە بوو نیوەی ئەمە پەنجەرە بوو یەک پێیان گرت بوو لە پەنجەرەکە سەیری ژنانی کرد بوو ئەوە حرامە بس ئەگەر یەک فتەنێ بێ وتنيتي تبو زواج مذهبي ظاهري إذن ديتا ده باشا كاكا نيتكي شون توزيتو ونيا وسيلة هز خيلي بزاني نيتك لا والله أبي برشيمان بيتو خو بي يعني خو أكرين خو كم ما يذكرن بو تشيا ما يذكرن بو برياري خو بدم يا أريانا نا يعني نا أكشيت يا جم زوزو بشوا بيجا أمنا خاص حتى مليا برنا لا بانكو بتشينا ناي خطر بخ إيه دي إيه رنگ دواقسش ماندو إما کۆمەلگا جێگەیەکێس تۆ گەرەکیش توێت خەڵکەکە جیا بکەیت تۆ ناتوانی بازار چۆن جیاکەیت و ئەم کەسە سەفەرەکات مترۆ چۆن جیاکەیت و لەم وڵاتە مترۆ نییە لە وڵاتی من و جەناب تا مترۆ هەیە بە جارێکە 5,000 نەفەر ئینسان سوارە بێ و دابەزی بە ژێری عەرزە ئاچوات تکنۆلۆژی ئەمڕۆ شارێ وەکو تاران 14 ملیۆن کەسە ئەم 14 ملیۆن کەسە وانەکەی ناچوات ضرورەتێکە ئەی لە حەجا بۆچی ئەو تێکەڵاوی ڕوویدا ضرورەتێکە حتا دەستنوێشکیان نامێنێ کاورا لە عمریا حەنەفینەوە چوا لەوێ نیە تێرە حەنەفیەوە بۆ بتوانێ حەجەکەی بکات من ناچمە سەری بابەتە شەرعیەکان وەکو نمونە ئەوانەی فەرمونون من وەکو دەستپێکێک گەرەکمە ئیستفادەی لێ بکەم کێشەی ئێمە ئەمەسە لە تێکەڵاویە ژن خەتایەسی یا پیاو لەم تێکەڵاویە کێ لە کێسەرە شێوێنی وەختێ تماشاکەی لەم کۆمەڵگەیەمە هەمیشە لەم تێکەڵاویا وەزای نەژن پیاوە خەڵەتین ڕاستی چەکەن چون پیا هیچ ناکە هەروە سوح جلەکانی کاتە بەرەو تێوە لە ژن وەختێ تێت فەقیر سەعاتێکی پێچێ لە ماڵ بێتە دەر ێژی بڕۆ بۆ زەماوان سەعاتێکی پێچێ تەقی دەرگاکەی بۆ بێژە کورە ئاورم هاوردە کورە ئاوم گەرەکە سەعاتێکی پێچێ دەرگاکەی بکاتەوە لەبەرچی ئێمە ژنمان کرد بە کاڵا ژنمان کرد بە باڵا لەم جیهانی تازە ژن بووە سە کاڵا و باڵا ئەم ژنە خۆی حەز ناکات تێکەڵاوی چون ئەترسێ وای نەبێتە دەر قبوڵ نەکری کاتی گەرەکە جێگەیەکی گەرەکە لە زەماوانەکانە ژێ ژوورێکم بێنێ زوو بچم خۆم تازەکەم و ژن لەم سەردەما فەقیر کەسایەتی لێ سنەریاغە شەخسیەتی لێ سنەریاغە تۆ بێژە پرۆفسۆری عالەمی ژن تخوا تەماشای لوتیەکەی دی و مەیکاپەکەی چۆن و کراسەکەی ئەو زەماوانەکەی لە بەراو کارێکیان کرێ بە ژن وەختێ تێتە کۆمەلگاوە ئەبێ ژنەکەی دوێنێ نوێ وەختێ تێ بۆ کۆمەلگا وەختێ دوێنێ نییە خەڵک سرنجێدەن ێژن ئەوە سەها بۆ مەردم خەڵەتاندن یا ئەگەر وەکی دوێنێ بێت خەڵک
دەرەجەی کەمیە دەنێ بۆ یەکانە وریاوین تۆزێک بۆ گەڕانەوەی ئەمە بۆ جێگەی خۆی ئێمە نێژین تێکەڵاوی باشە نێژین خراوە ێژین ئەکەوێتە بەری کولتور ئەکەوێتە بەری ڕێوڕسم ئەکەوێتە بەری دین ئەکەوێتە بەری ئەخلاق ئەکەوێتە بەری بیر و باوەڕی خێزانەکە وەلێ وریاوین لە ناوی ئەم تێکەڵاوبوونا ژن عقوبە کراوە ژن کریا بە کاڵا ژن کریا بە باڵاوە لەو تێکەڵاویچە ژنە هێرشە کرێتە سەری و دەستێژیە کرێتە سەری من نەمبیستێ ئەلبەتە لە ڕووی دەرووناسیۆ ناتوانم بێژم پیا و دەستێژی جنسی نەکریا سەری لە ڕێی ژن و وەلێ زۆرینەی دەستێژیەکان پیاوەی کاتە سەری ژن بۆیە ئەترسین لە وڵاتەکانی تریچە ئەو تێکەڵیە ئەگەر لە کۆڵانێکا دوان بدەن وێوە کامێرەیەکی بێ باش من نییەم لە تکچەوە لێژم واسە واقعکەوە دەستەکانە خۆش بێت لەژێر لێەوە پێەکەنی هیوادارم شتێکمان کرد بێ شەوێکی باش.